کاک حەسەن سەبارەت بۆ ڕووداوی کە دوێنێ لە شاری سلێمانی ڕوویدا دیارە ئەم شەو تۆمەتبارەکە دۆزراوەتەوەنی وە شوێنەکەی ئاشکرا کراوە ڕووداوەکە چۆن بوو ئایا دەستگیر کرا یا تۆمەتبارەکەش بامان شێو کرد بەڵێ دوای ئەوەی کە دوێنێ ئەم کەسە تاوانکارە تاوانێکی دەرهەق بە ئەو کوڕانەی ئاسایش ئەنجاماوە ئاسایشێکی لێ شەیدکردن نووسانی لێ برینارکردین لە کاتێکە کە ئاسایشەکان لە مقڕی خۆیان نابوون ئەم تعدای لە سیارەیە کردووە داوای سەرانەی لێکردوە سیارێکی تەنکەر بووە بیانووی پێگرتووە کە پارەی باتی و فیشێکی تەقانەوە بەبەر پێەیە ئاسایشەکانیش بە بێت چەکاتونەتە دەرەوە تا تەسلیم بێت و چەکەکەی دانێ ئەمیش تەقی لێکردبوون ئاسایشێکی ئەوە بۆ ئاسایشێکی شەهید کرد بە خۆڕایی و سیانیش برینار بوو ئێمە لێکۆڵینەوەمان دەست پێ کرد بە دوچوونمان کرد لە دوێنێەوە ئێمە بە دوچوونی خۆمانەکەین و تحقیقی خۆمانەکەین فەرمانی دادوەرمان وەرگرتووە و ئەمڕۆ زانیاریمان هەبوو دوێنێ زانیاریمان هەبوو کە خۆی شاردوتەوە چۆتە بەکرەجۆ لە بەکرەجۆ لە ماڵی کەسێکی خۆیەوە لێەوە چوە لە شوێنێک خۆی حەشاراوە لە حەشارگەیە کە کابینەیەکە وەکو لە شقلی کابینێ لێوە خۆی حەشاراوە هێزەکانی خۆمان نار بۆی تەسلیم بێت بانگیان لێکرد کە تەسلیم بێ و لە دەرگایە ئەمیش دەستیا بۆ دەمانچە و دووسێ فشێکی تەقان بوو کە تەقان بوویان هێزەکانی ئێمەش بەرگریان کردبوو لە خۆیان دیارە بەرکەوتووە کوژراوە ئەم کەسی کام شەو کوژراوە پێش دوێنێ تاوانی کێنجاماوە پێشتری چ کەیسێکی تری بڵێ تا ئێستا چەندین کەیسی هەیە ئەمە هەر بەوتەی باوکی خۆشی و بەوتەی ئەوەی کە لە مرکزی پۆلیسەکان هەیە ئەم کەسە تەقەی لە خەڵکی کردووە خەڵکی برینار کردوە تا ئێستا گومانی کوشتنی خەڵکیشی لێکرێت و بە تاکید زیش چەند زیێکیشی کردووە لە زمانە حیوان وشتی ماڵانی پار 5 حیوانیان دزی لە منطقەی لای شێخ ئەحمەدی هێنی ئەوانەوە ئەمە یەکێ لەو دزانە بوو کە بە تەقا لە ماڵەکان تەقان لە ماڵەکەیش کردبوو لە ماڵێک بوو تەقان لێکردبوو حیوانەکانیان دزی بوو ئەو بوو لە ڕێگا هەم بە هەمان شێوە ئاسایشەکان دەستگیریان کرد تەسلیم بە پۆلیسیان کرد ئەمە یەکێکە لەو دزانە ئەم شەو لە ڕۆبەڕۆبوونەوەکە هیچ کارمەندێکی ئاسایش بریندار بۆ خۆشی ئەشکر بۆ خۆیم شەو باش بوو چکە پلان هەبوو هێزەکانی ئێمە هێزێکی تۆکمە بوو چوو بوونە سەری داوایان لێکرد بوو دوایەوەی کە فەرمانی دادوەرمان وەرگرت ویسمان دەست نەکاتەوە چکە مازانی دەسەکاتەوە لە برۆم کەسێکی حەبخۆری بە پێی وتەکانی باوکی حەبخۆرە شروبخۆرە ئاگای لە خۆی نیە ئیهانی خەڵکەکە قسە بە خەڵکەکە وەکو شێتی لێت دیارە تەسلیم نەبوو کە دوایەوەی کە کوژرا و چوینە شوێنەکەی سیرەکەی لە موقعەکەی عرەقێکی زۆر و ئەمانیشی خواردوەوە دووبارە زۆر سەرخۆش بوو بەڕستان و بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی تا چەند دڵنیایان بە هاوڵاتیانی سلێمانی کە ئەم ڕووداوانە کۆنتترۆلەکرێت و ئەی لاگەری دووبارە بوونەوە کەسی تۆمەتبار دەستگیرە ئێمە هەموو کاتێک هاوڵاتیان دووبارەکەینەوە چۆن دوێنێ ئاوشەی دێکمان نا بە خوێنی خۆمان ئێمە سەر و ماڵی هاوڵاتیانی خۆمانە پارێزین سەرمان لە ڕێیانەیە سپاس بۆیەوە